بینێرانی بەڕێزی هیزرین بەرنامە هیزرین هاتینەوە خزمەتتان بۆ ئەوەی لەم بەرنمەیەدا لەسەر بابەتێکی گرنگی یاسایی و دەستوری قسە بکەین. ئەوش بابەتی دەستورە. بۆ ئەم لەم بەرنمەیەدا کۆمەڵێک پرسیاری گرنگ و کۆمەڵێک پرسیاری یاسایی و دەستوری لەگەڵ میوانەکەمان تاوتوێ دەکەین و گفتوگۆ دەکەین. کۆمەڵێک پرسیاری گرنگ تایبەت بە دەستور و شێوازەکانی دەستور و جۆرەکانی دەستور و هەنگاوەکانی نووسینەوەی دەستور و هەروەها دوایی دەیبەستینەوە بە نەبوونی دەستور لە هەرێمی کوردستان و ڕۆڵی دەستور لە عێراقدا. بۆ ئەم بەرنمەیەش میوانداری بەڕێز دکتۆر شۆڕش حەسەنمان کردووە، مامۆستای یاسای دەستوری لە زانکۆی سلێمانی. بەخێر بێ کاک دکتۆر بۆ بەرنامەکەمان خۆشحاڵی زۆر خۆشحاڵ بووین. عەزێت کێشە کاک دکتۆر سەرەتا دەمانەوێت بانگراوندی ئەکادیمی و ڕۆشنبیری و کەسێتی خۆتمان بۆ بنێران ئاشنا بکەین. من کۆلیزی زانستە ڕامیاریەکانم تەواو کردووە ساڵی 1982 لە بەغدا کە ئەو وەختە تەنیا یاسا و ڕامیاری لە بەغدا هەبوو، لە زانکۆکانی تری عێراق نەبوو. بە ئارەزی خۆشم چوون بەشی ڕامیاریم تەواو کرد. ئەجینا مەسان ئەمتوانی برچم بۆ هەر بەشێکی تری زانستی بەشی ئەدەبی، کۆلیجەکانی تری بەشی ئەدەبی، بەڵام بە ئارەزی خۆم زانستە ڕامیاریەکانم هەڵبژارد و لە ساڵی نەوەتەکانی سەدەی ڕابردوو 1996 کۆلیزی مافی هەولێریشم تەواو کرد ئێواران. دواتر بەرەو خوێندنی باڵا ڕۆیشتم، ماستەرم تەواو کرد لە زانکۆی سلێمانی ساڵی 2004 و دکتۆراش ساڵی 2009 تەواوم کرد هەر لە بواری یاسای دەستوری. ماستەر نامەکەم بە ناوی مافی گەلی کوردووە لە دەستورەکانی عێراقدا. دکتۆرا نامەکەشم بە ناونیشانی تایبەتمەندیەکانی سیستەمی فیدرالی لە عێراق کە ئەو سەردەما تازە لە عێراق دەستوری عێراق بڕیاری فیدرالی دابوو بۆ عێراق. ئێمە هاتین قسەمان لەسەر ئەو تایبەتمەندیانە کرد کە لە فیدرالیەتی عێراقیە و لە ناو دەستورەکە قسەی لەسەر کراوە و بڕیاری لێدراوە. ئیتر لەو ساتەشەوە بەردەوام لە دانانی چەند کتێبێکی ترمێ و تۆژینەوە مەجموعەیەک مەسەن زیاتر لە نزیکی 50 تۆژینەوەی زانستیم هەیە. تۆژینەوەکانیش لەو بوارانەیە کە بەڕاستی خزمەتی بۆ کۆمەلگا خزمەتی هەیە. بۆ نمونە مەسەن هاتووم قسەم لەسەر سیستەمی فیدرالی لە عێراق کردووە بەو دواییە مەسەن ئایا ئەم فیدرالیە بەرەو هەڵدێر دەڕوا لە تۆژینەوەیەکم ئەگەر بێت و ئەم لایەنانە بەو شێوەیە بەردەوام بێ. ناوی تۆژینەوەکەم سیماکانی شکستی فیدرالیەتە لە عێراق. تۆژینەوەیەکی ترمان مەسەن لەسەر ئەم دادگای فیدرالیە کە یاساکەیان هەموار کرد بە بۆ چوونی زانستی ئێمە. ئەم هەموارکردنێکی نادەستوری بوو کە لەو یاسایە کرا، دەبواە بە پێی دەستوری 2005 بکرابە، بەڵام لە ڕووی شکل و لە ڕووی ناوەڕۆیشەوە بەڵام حساب بۆ ئانە نەکرا. بۆیە ینی ئێمە بەردەوام لە کاری زانستی و تۆژینەوەی زانستی ئەنجام دەین لەسەر ئەو بابەتانەی کەوا گرنگە بەلای کۆمەلگاوە و بەلای بەرەو پێشبردننی سیستەمی سیاسی لە عێراق و لە دنیادا و تایبەت بە دەستورەوە. دەست خۆش بۆ لەسەر ساوی و سەرکەوتوو بێژە دەست دیارە دکتۆر. کاک دکتۆر دەمانەوێت پێش ئەوی بچینە سەر با بڵێن پێناسە و چەمک و ناساندنی چەمکی دەستوری دەمانێت لە ڕووی فکریەوە جەنابەت باسی ئەوت کرد ساڵی هێشتاوێک زانستە ڕامیاریەکان تاوا کردوێت. لە زانستە ڕامیاریەکان بابەتێک هەیە پەیوەندی بە هیزری سیاسیەوەیە. بەر ئەساسی دەستور وەکو ڕاهەندە فکرەکەی بەر ئەساسی چ فکر و ئایدیایەکە؟ ئایا بەسەڵەن بۆ نە کۆنترین باڵین کۆنترینی فکر و ئایدیا باشترین فکر و ئایدیا کامە بوو کە کاریگەری بوو لەسەر نووسینەوەی یەکەمین دەستور لە جیهاندا؟ بەڵێ خۆی دەستور ڕاستە قانونە، بەڵام قانونێکە پەیوەندی بە دۆخە سیاسیەکانی وڵاتەوە هەیە. ینی لە ئەنجامی گۆڕانکاریە سیاسەکان، لە ئەنجامی بیر و بۆچوونە سیاسەکانەوە سەر هەڵدەدا پەیدا بۆ نمونە مەسەن تۆ یەکەم دیکۆمنتی دەستوری ئەوەی کە لە سەرچاوەکانەوە ئێمە بیستومانەوە بە دوای داچوین. یەکەم دیکۆمنتی دەستوری لە بەریتانیا سەری هێڵداوە ساڵی 1215 کاتێکەوە خەڵکی ئەو وڵاتە ئامادە نەبوون باج و شت بدەن بە وتیان ئەگەر بێت و پاشا لەگەڵمان ڕێک نەکەوێ لەسەر هەندێک شت
پاشای بەریتانیا کە ناوی جۆن سانتێر بوو ئەو ساڵە ئەو کاتە لەسەر هەندێک بابەت لەگەڵمان ڕێک نەکەوێ ئێمە چیتر ئامادەنین ملکەچی ئەو پاشایە بین و لی هەڵەگەڕێنەوە بۆیە پاشا ناچار بوو کەوا ڕێکەوتنێکیان لەگەڵ ئیمزا بکە ڕێکەوتنەکە پێی دەوترێ پەیمانی گەورە ماگنا کارتە کە ئەم ساڵی 1215 ئیمزا کرا و تا ئێستاش ماوە ئەمە لە وەکو دیکۆمنتێکی دەستوری ماوە لە بەریتانیا ئەمە یەکەم دیکۆمنتی دەستوریە نەک دەستورێک بۆیە بۆ خۆی دیکۆمنتی دەستوری کە پەیوەندی گەل و دەسەڵاتی ڕێخست هەندێک دەسەڵاتەکانی پاشای سنووردار کرد هەندێک مافی خەڵکیشی دەستەبەر کرد ئیتر بەریتانیا وەکو مەڵبەندێکی مەسەن و شیاری و بیری سیاسی میلەتێکی زیندوو دوای ئەوە چەندین دیکۆمنتی تری دەستوری لە ئەنجامی ئەو گۆڕانکاریە سیاسیانە ئەو شۆڕشانەی کە لە بەریتانیا ڕوویدا بۆ نمونە دوای شۆڕشی کرۆمیال لە ساڵی 1640 ئەمانە دەبینین لیستی مافەکان وەکو دیکۆمنتێکی دەستوری دەرچوو ساڵی 1666 بەڵێ دوای ئەوە چەندین دیکۆمنتی تری دەستوری لە بەریتانیا دەرچوو ئەم جامەسەن تۆ یەکەم دەستوری نووسراو کە دەی لە ئەمریکا بووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێش ئەوەی ئەم یەکێتیە فیدرالیە ئەم ئەمریکایە گرتووە پێک بینن پێ 13 مستعمەرە بوون لە ژێردەستی بەریتانیا بوون دوای ئەوەی خۆیان ڕزگار کرد ئەمانە لە ژێردەستی بەریتانیا هەر یەکەو بۆ خۆی دەستوریەکیاندانا دەستوریان بۆ خۆیاندانا پاشان ئەمانە پەیوەندێکی کۆنفیدرالی لە نێوانیان هەبوو زانیان پەیوەندی کۆنفیدرالیەکە لاوازدا ناتوان بەو و سیستەما ڕوبەڕووی هەڕەشە و مەترسیەکانی بەریتانیا بنەوە بۆیە هاتن سیستەمێکی فیدرالیان دانا بە پێی دەستوریەک کە دەستوری ساڵی 1970 یەکەم دەستوری ئەم وڵاتە و یەکەم دەستوری نووسراوە لە جیهان ئەم دەستورە کە ئەوە بە پێی ئەم دەستورە سیستەمی فیدرالی لە بەریتانیا لە ئەمریکا ببوورە دانرا دواتر فکری بابەتی نووسینەوەی دەستور پەڕیەوە بۆ ئەوروپا دوای شۆڕشی فەرەنسی لە ئەنجامی شۆڕشی فەرەنسی هەر لەگەڵ سەرکەوتنی شۆڕشەکە جارنامەیەکیان دەرکرد خەڵکی فەرەنسا شۆڕە جێرانی فەرەنسا بە ناوی جارنامەی هاوڵاتی فەرەنسی ساڵی 1970 کە کۆمەڵێک مەبادئی دەستوری و گرنگی لە خۆگرتووە و کۆمەڵێک بنەمای دەستوری باشی لە خۆگرتووە وەکو دیکۆمنتێکی دەستوریش حسابی بۆ دەکرێت تا ئێستاش حساب دەکرێت بە بەشێک لە دەستوری ئێستای فەرەنسای ساڵی 1950 دوای ئەم میعادانە بە ساڵێک یان بە 2 ساڵ ساڵی 1991 یەکەم دەستوریاندانە لەوێ لە فەرەنسا دوای فەرەنسا وڵاتێکە بە دەستوری دەوڵەمەندە چەندین دەستوری داناوە زیاتر لە 16 دەستوری نووسیوەتەوە تا ئێستا ئەم فکرەی نووسینەوەی دەستورە لە فەرەنسا بۆ بەلجیکا و بۆ ئیسپانیا و بۆ وڵاتانی تری ئەوروپا گوازرایەوە تاوای هەر ئێستا مەسەن زۆربەی وڵاتانی دنیا خاوەنی دەستوری نووسراون جگە لە بەریتانیا نەبێت کە دەستورەکەی تا ئێستا دەستورێکی نەنووسراوە عورفیە بەڵام شان بەشانی ئەم دەستورە عورفیە کۆمەڵێک دیکۆمنتی دەستوریش هەیە ئەوانەی کە باسمان کرد کە تا ئێستا ئیشی لەسەر دەگرێت کاک دکتۆر لەگەڵ سەرهەڵدانی با بڵین قانونەکان یاساکان کە لە یۆنان و ڕۆمانەکانەوە بڵین بە تایبەتی ڕۆمانیەکان بۆ دەستور بڵین لەدایک نەبوو بۆ دەستور نەنووسراین پێشتر هەر تەنها لە ڕێگای قانونەوە کۆمەلگا و باڵین سیستمی سیاسەکە ڕێکدەخرا وەی قانون زیاتر پەیوەندی کۆمەڵایەتەکانی ڕێخستووە بەڵام مەسەلەی دەستور ئەگەر بین پێناسی بکەین پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک ڕێکدەخا دەسەڵات و ئازادیەکان بۆیەش دەبینین لە ئەنجامی هەموو دیکۆمنتە دەستوریەکان یا دەستورەکان کە نووسراوەتەوە مەسەن لە ئەنجامی شۆڕش و هەوڵدان و خەباتی سیاسی گەلانەوە هەوڵی بۆ درراوە بۆ نمونە مەسەن یەکەم دیکۆمنت کە باسم بۆ کردی لە ئەنجامی شۆڕشی خەڵکەوە پاشا هات ناچار بوو ملکەچی ئەم پەیمانە بێت کە بەستی بە پەیمانی گەورە بەناوبانگە دواتر مەسەن لە ئەنجامی شۆڕشەکانی خەڵکی ئەمریکا دژی بەریتانیا ئەمانە هاتن دەستور نووسرایەوە لەبەرەوەی دەستور پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک ڕێکدەخا دەسەڵات و ئازادی بەڵام بابەتەکانی قانون زیاتر پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی نێوان تاکان ڕێکدەخا بۆیە ئەمە لە پێشتر بوو لە سەردەمی
یۆنە ڕۆمانەکان بە تایبەتی کە ئەوان سەرچاوی داهێنانی قانون بوو قانون گەشەی کرد یعنی قانون نووسرایەوە لەو سەردەما مەسەن لە هەندێک وڵاتی تر وەکو لە هیندستان یاخود لە عێراقیش یا لە میسری کۆن لە وڵاتانەش سەرەتای شارستانێت کە سەری هەڵداوە قانونیان هەبووە بۆ ڕێخستنی ژیانی خۆیان جا قانونی عرفی بووە دوایە قانونی نووسراو بووە بەم شێوە بەڵام دوای ئەوەی لە سەرەتادا مەسەن خەڵک هەبووە پاشاکان هەبووە حاکمەکان هەبوون خەڵکیان چەوساندۆتەوە بەڵام درێک بۆ نەکراوە کە خەڵک داوای ئازادی خۆی بکە سنوورێک بۆ ئەو دەسەڵاتە دابنێ بۆی زیاتر زیادەڕەوی نەکا بەسەر ئازادیەکاندا کاتێک ئەو هۆشە پەیدا بووە ئەو وعیە پەیدا بووە ئیتر ئەم سنوورە هەوڵ دراوە کە سنووری دەسەڵاتەکە بەرتەسێک بکرێتەوە سنووری بۆ دابدرێت قەید بکرێت لە پێناو بەرفراوانکردنی ئازادیەکانی خەڵک لە پێرا و دەستەبەرکردنی مافەکانی خەڵک بۆیش ئەمە لە هەموو وڵاتانی دنیا بەو شێوەیە هاتووە بۆیە دەستور ئەڵێن گەرەتی زامنکردنی ماف و ئازادیەکانی خەڵکە چکە بۆ ئێمە لە هەر شوێنێک هەموو کۆمەلگایەک پێویستی بە دەسەڵات بەڵام دەسەڵاتیش دەبێت ڕێک بخرێ ئەگەر بێت و دەسەڵاتەکە ئیستیبدادی بێ معنی دەست کراوە بێ پێمان پێشێرکاری دەکاتە سەر ماف و ئازادیەکانی خەڵک ئازادی و مافەکانی خەڵکیش دەبێت سنووری بۆ دابدرێ ئەگەر بێت و ئەویش بێ سنوور بێ فەوزایەک لە کۆمەلگا دروست دەبێت بۆیە هەمیشە هەوڵەکان بۆ نووسینەوەی دەستور و بۆ لە پێندە و پێناوەدەوە بووە کە هاوسەنجی دروست بکرێت لە نێوان دەسەڵات لەگەڵ ماف و ئازادیەکان بە شێوەیەکەوە نەدەسەڵات بتوانێت زیادەڕەوی لەسەر ماف و ئازادیەکان بکە نەم ماف و ئازادیەکانیش بە شێوەیەک لەلایەن خەڵکەوە بەکارپێندرێ کە پشێوی و فەوزای لێ بکەوێتەوە بۆیە ئەم هەوڵە دواتر دوای هەوڵی نووسینەوەی قانون هەوڵی دانانی دەستور دراوە لە کۆمەلگاکاندا بەڵە کاک دکتۆر دەتوانین بڵین بەپی ئەوەی جەنابەت باسی کرد چەند جۆر فۆرم دەستورمانەیەوە بڵین دەتوانین بڵین چەند فۆرمانەیە و کامیان بۆ ئێستای با بڵین کۆمەلگاکانی ئێمە بۆ تەواوی کۆمەلگاکان گونجاوتر لە باترە بەڵێ خۆی ئێمە مەگەر بڵین چەند فۆرمی دەستورمان هەیە وەکو وتمن دەستوری نووسراو هەیە دەستوری نەنووسراو هەیە ئەم دەستوری نەنووسراوە ئێستا زۆربەی وڵاتانی دنیا دەستوری نووسراویان هەیە دەستوری نەنووسرا و هەر بەریتانیایە مەسەن کە ماوە تا ئێستا دەستورێکی نووسراوی نییە وەکووتم ئەجینا زۆربەی وڵاتانی تر دەستوری نووسراویان هەیە هەرچەندەم بە نمونە ئیسرائیلیش دەستوری نووسراوی نییە بەڵام کۆمەڵی قانونی ئەساسی هەیە کە ئەم قانونە ئەساسیانە جیاوازیان هەیە لەگەڵ قانونە ئاساییەکانی تر لە ڕووی تعدیلکردن و ڕێز و احترامەوە کە هاتووە مەسەن دەسەڵاتەکانی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی ئەو وڵاتەی ڕێخستووە دەسەڵاتی قەزا ڕێخستووە هەروەها دەستورمان هەیە دەستوری نەرم هەیە دەستوری ڕقیش هەیە جامد دەستوری جامد ئەو دەستورەیە کە تۆ ناتوانی بە ئاسانی بیت هەموارکردنەوەی تێدا بکەیت هەر وەختێک حاکمەکان ویستیان بێن تعدیلیات تێدا بکەن بەڵام دەستوری نەرم ئەو دەستورانەیە کەوە دەسەڵاتی یاسادانان چۆن دێ قانونەکان دادنێ بە هەمان شێوەش ئەم دەستورانە هەموار دەکات تعدیلیان دەکات بۆیە بۆ زامنکردنی مافی خەڵک بۆ زامنکردنی تەقیدکردنی سنووری دەسەڵاتەکان دەستوری جامد باشترە دەستوری ڕق باشترە بۆ کۆمەلگاکان بۆ شێوەی کە ئێستا لە وڵاتانی دیموکراتی بە شێوازی دیموکراتی دەستور دادنرێ نەک بە شێوازی نادیموکراتی کە جاران هەبوو مەسەن حاکم دەستورێکی دادەنا و ئیتر خەڵک بەشداری تێدا نەدەکرد یاخود حاکم و خەڵک بەشداریان تێدا کرد لە دانانی دەستورەکە ئەمە شێوازە نادیموکراتیەکان بوون بەڵام دواتر شێوازی دیموکراتی ئەوەیە کە گەل سەرچاوی دەسەڵاتە گەڵ خۆی دێ دەستور دادنێ بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بۆ نمونە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ گەل دایدێنێ وەکو ئەو دەستوری ئەمریکای ساڵی 1970 کە نوێنەری ئەم ویلایەتانەی ئەمریکا بەشداریان کرد لە دانانی ئەم دەستوری یاخود بە شێوەیەکی ڕاستەوخۆ گەل دێ دەستور دادنێ کە لە ڕاپرسیەکدا خۆی دێ دەنگ لەسەر دەستورەکە دەدا وەکو دەستوری فەرەنسای ساڵی 1950 یا دەستوری ئێمەی عراقی ساڵی 2005 کە خەڵکی عراق ڕاپرسی لەسەر کرد و دەستورەکە لە ئەنجامی ئەم ڕاپرسیە قبول کرا و دوایی چوە خانەی جێبەجێکردنەوە بۆیە جۆری دەستورەکان گرینگە ئایا و بە تایبەتی کە دەستور قانونە لە بیرمان نەچێ قانونیش ئەو وەختە ڕێزی هەیە ئەو وەختیش دەتوانێت خزمەت بە کۆمەڵگاکوە کەی
سەروەری هەبوو کەی ڕێزی لێگیرا لەلایەن حاکم و مەحکومەوە تۆ سیر کە مەسەن وڵاتانی کە قانون تایدا سەروەرە هیچ کێشیان نیە هەموو شتەکان زۆر بە پێی قانون دەڕوە حاکم و سەرۆکی وڵات و هاوڵاتیەکی ئاسایی جیاوازێکی ئەو تۆیان نییە لە ئینەکاندا لە ئیمتیازات و مافەکاندا مافی ئەویش دەستە بەرەوە مافی ئەویش دەستە بەرە بە هەمان شێ جەڕەتە بەڵام تۆ لە وڵاتانێک قانون تایدا سەروەر نییە دەستور قیمەتی نییە قانون قیمەتی نییە دەبینی مافی هاوڵاتەکان پێشێ دەکرێت جیاوازێکی زۆر هەیە لە نێوان حاکمەکان توێژی فەرمانڕەواکان لەگەڵ توێژی لەگەڵ خەڵک لەگەڵ خەڵک بۆیە هەندێک دەستور دابەژەکەن بۆ دەستورێک کە بەعنای کەلیمە دەستور بێ ڕێزی بژیرێ هەندێکیش دەڵێن دەستوری ئەو وڵاتانەی کە ڕێزی نییە تەنیا بەرنمەیەکی سیاسیە بەرامێزیەکی سیاسیە وڵاتەکە دایدێنێ بۆ نمونە ئێستا تۆ لە عێراق ئێمە دەستورمان هەیە بەڵام تا چەند دەستورەکە ڕێزی لێژیرێ بزارت بەرنمەیەکی سیاسیە لەبەرەوەی پەرلەمان خۆی سەرۆکی کۆمار سڵتەی دەسەڵاتی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی دادوەری لە هەموو لایەکەوە پێشێری دەستورەکەکەن کەواتە ئەم دەستورە دەستورێکی ئەوە نییە کەوا بتوانێت جلەوی خەڵکو و دەسەڵات بکە ئێمە دەستورێکمان دەوێت کەوا جلەوی خەڵکو و دەسەڵات بکە بۆ نمونە تۆ لە هەموو وڵاتانی دنیا لە زروفی ئاسایی بەپێی دەستورەکە پێشەوەی پەرلەمان ماوەی تەواو بێدێن دام و دەستگاکان هەڵەبژێرنەوە بێ ئەوەی کێشەیەک بێ بەڵام تۆ لە عێراق بینی پەرلەمان لە کاتی خۆی هەڵنابژێرنەوە تاخیریەکەن دوای ئەوەی کە پەرلەمان هەڵەبژێرێ بینی پەرلەمان پاشی 3 مانگ یان 4 مانگ دەتوانێت مەسەن کە سەرۆکایەتی پەرلەمانەکە هەڵبژێرێ یاخود سەرۆک کۆمار هەڵبژێرێ یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەکلیفکە ئەمانە هەمووی کێشەیە زۆر جار و تەدەخول لە نێوان دەسەڵاتەکانیش دەبێ دەسەڵاتی یاسادانان تەدەخول لە دەسەڵاتی جێبەجێکردن دەکات بە پێچەوانەوە دەسەڵاتی دادوەریش لەو فەوزایە زۆر جار هەڵوێستی بە تایبەتی لە ڕێی ئەمڕۆ لە عێراق لە ڕێی محکەمەی باڵای فیدرالیەوە بۆیە دەستور وەکو قانونە هەر قانونە خۆی دەبێ ئەگەر ڕێزی نەگیرێ ینی دەستورەکە ببێ و نەبێ لە وڵاتەکە گۆڕان جیاوازێکی ئەو تۆی نییە بەڵام ئەو وەختە کە هەبێ ئەگەر پێشێرکاری کرا بەرامبەر دەستورەکە ئەوەندەیە خەڵک دەتوانێت بڵێ کە ئەمە دەستورەکە پێشێر کراوە بەڵام ئەم گوتنە لەکوێ کاریگەریە لە ناو وڵاتێک کاریگەریە کە ڕای گشتی ڕۆلی هەبێ بتوانێت تەسیر لەسەر دەسەڵاتەکە بکە کاک دکتۆر قۆناغبەندی نووسینەوەی دەستور بە چەند قۆناغێکدا تێپەڕێ بە چەند میکانیزم و بە چەند ڕێگایەکدا دەتوانی بگەیتە دەستورێک کە ینی خەڵکو و جەماوەر و میلەت و هەموو پێکاتەکانی دەوڵەت لێ ڕازی بن وڵا خۆی وەکووتمان ئێستا لە دنیای ئەمڕۆدا ینی دوو ڕێگا هەیە بۆ نووسینەوەی دەستور یەکەم ڕێگای دیموکراتیتی ناڕاستەوخۆ واتە خەڵک کۆمەڵێک نوێنەری خۆی هەڵدەبژێرێ ئەم نوێنەرانە ڕادەسپێرێ بۆی دەستورێکی بۆ دابنێن ئیتر ئەمانە دێن دەستورەکە دادنێن ئەمانش لە خەڵکێک بێ کەوا شارەزا بێ لە بواری قانونی دەستوری و لە بواری قانون بەگشتی و لە بوارەکانی تری ژیانیش ینی دەستور نووسینەوەی دەستور هەر ئەوە نیە کە خەڵکی قانونی یا قانونی دەستوری تیاابێ پێویستە لە هەموو پێکاتەکانی کۆمەلگا خەڵک بەشداری بکات لە نووسینەوەی دەستور چکە دەستور قانونێکە وەکوتم پەیوەندی بە دۆخە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکانەوە هەیە ئەگەر جاران دەستور یاخود نیزامی سیاسی دەوڵەت بەس بایەقی بە لانی ماف و ئازادیەکان دەدان تەدەخولی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری نەدەکرد بەڵام ئێستا وڵاتان تەدەخول دەکەن دەست دەخەنە ناو کاروباری کۆمەلگا لە ڕووی ئابووری و لە ڕووی کۆمەڵایەتی بۆ ڕێخستنی ژیانی خەڵک خزمەتکردنی خەڵک بۆیە پێویستە لە نووسینەوەی دەستور ئەم خەڵکانە بەشداری بکەن نەکرد تەنیا خەڵکی قانونی بێ خەڵکی شارەزا لە قانونی دەستوری لە هەموو بوارەکانی تر بە تایبەتی بواری ئابووری بواری کۆمەڵایەتی بۆی کەوا دەستورێک بێ خزمەت بە کۆمەلگا بکە تەمان ئەم ڕێگایە باشترە لە بەرەوەی تۆ خەڵکێک هەڵەبژێرێ کە شارەزایە لە بوارەکە کە شارەزایە ینی دێ دەستورەکە دانێ بە قەناعەتی خۆیان کە خۆیان تەواو بوون لە نووسینەوەی دەستورەکە ئیتر ئەم دەستورە دەچێتە خانەی جێبەجێکردنەوە بەڵام ڕێگای ڕاپرسی تۆ مەسەن لیژنەیە پەرلەمان دێ پرۆژەی دەستورەکە ئامادە دەکات یا لیژنەیەک دێ ئامادەی دەکات وەکو پێویست شارەزانیە دواتر بەجێ دێنن بۆ ڕاپرسی لە ڕاپرسی من و تۆ کە دەچین دەنگ لەسەر دەستورەکە دەیان دەبێ بڵێن بڵێ یاد نەخێر بە تایبەتیش لەناو وڵاتێک کەەوە
هوشیاری سیاسی لەو ئاستە بەرزەدانیە تاوەکو پرۆژەی دەستورەکە لایەن خەڵکەوە هەڵبسەنجێندرێ لەوانەیە زیاتر بکەونە ژێر کاریگەری ڕەوتە سیاسیەکان کە لە وڵاتەکەدایە بۆ ئاقارە دەنگدەن لەسەر پرۆژەی دەستورەکە بە بەڵەیە بنەخێر بۆیە ڕێگای ئەوەی کەوا کۆمەڵێک نوێنەر هەڵبژێری لە بوارەکە شارەزا بن بۆ دانانی دەستور ئەمە گرنگترە ڕێگایەکی واقعیترە زانستیترە لە ڕێگای ڕاپرسی بە بۆچوونی من. کاک دکتۆر چی بکرێ بۆەوەی کە دەستور بێتە زامنی پاراستنی مافەکانی پێکاتەکان و کۆی کۆمەلگاکە لە کاتێکدا کە هیچ لایەنێک هیچ دەسەڵاتێک هیچ با بڵێن گروپێک نتوانێت پێشێلی بڵین بگە دەستوریەکان مادە دەستوریەکان بکە ئەین دەستورێکمان نەبێت کە سنوور بۆ کۆی دەسەڵاتە ستەمکار و پێشیلکارەکانی دەسەڵات دابنێت. تۆ ئەمە دادنێ ینی دەستورەکە هەموو کۆتەکان دادنەی بۆ دەسەڵات هەموو کۆتەکان دادنەی سنوورەکان دانێ بۆ ماف و ئازادیەکان بەڵام جێبەجێکردنی دەستورەکە لە کۆتاییدا لەسەر خواستی فەرمانڕەواکانە زیاتر دەبێت ئەگەر ئەمان پێوەی پابند نەبن دەستورەکە وەک ئەو پێویست ناتوانێت ڕۆلی خۆی بینی بۆیش هەندێک دەڵێن دەستور قانون نییە هەندێک دەڵێن قەواعیدی دەستوری ڕێسای یاسایی نییە بۆچی لەبەرەوەی جەزایتیانە ئۆنسری جەزایتیانە سزا ئەگەر بێت و مەسەن حاکمەکان خۆیان دەستوردانن ئەگەر بەیانی پابند نەبووم بە دەستورەکەەوە چێ جەزایان بدە خۆیان نان سزای خۆیان بدەن بەڵام دەڕاستیدا وانییە بەو شێوەیەش چکە لەناو کۆمەلگای پێشکەوت و وشیار سزا دەستور سزای تایە بۆ نمونە مەسەن ڕێخستنی دەسەڵاتەکان ئێمە حەقمانداوە بە پەرلەمانکەوە لێپرسینەوە لە حکوومەت بکە حەقمانداوە بە حکوومەتکەوە ئەگەر پەرلەمانەکە ڕێگری کرد لە ئیش و کارەکانی متمانە لە ینی داوای هەڵۆشانەوەی پەرلەمانەکە بکە و پەرلەمانەکە هەڵبۆشێتەوە کۆمەڵێک ئالیاتی بۆ نمونە چاودێریمانداناوە لەسەر ئەو یاسایانەی کە پەرلەمان دەری دەکا یاخود ئەو بڕیارانەی کەوا لە دەسەڵاتی تەنفیزیەوە دەردەچێت ئێمە قەزامان داناوەکو بۆ چاودێر لەسەر ئەمانەوە سزا هەیە بەڵام دەگەڕێتەوە ئەگەر هەموو ئەم شتانە وەکو پێویست جێبەجێ نەکرا ئاخر مەتاف چی دەمێنێتەوە لای خەڵکە خەڵک ئەگەر وشیار بێ ڕای گشتی تا چەند دەتوانێت کاریگەری هەبێت تەسیری هەبێت لەسەر دەسەڵاتەکە کە ناچاری بکە پابند بێ بە دەستور ئەگەر ئەم ڕایە گشتیش نەیتوانی سەرکەوتو نەبوو لەمە ئاخر قۆناغ ئەوەیەکەوە خەڵک هەڵبگەڕێتەوە لەو دەسەڵاتە ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە بێتەوە بۆ ئەویکەوە لەبەرەوەی هیچ پابندیەکی بە دەستورەوە نەبووە تەمان ئەم حالەتە هەندێک دەستور کەم لە دنیا دانی پێداناوە بۆ نمونە دەستوری ئەڵمانیا لە مادەی 20 ئەڵمانیای ساڵی 1990 لە مادەی 20 ئەم حەقەیداوە بە خەڵک ئەڵێ ئەگەر بێت و ئەم مادانە لە مادەی 1 تا مادەی 20 ئیلتیزامی پێوە نەکرا 19 کە بنە مادەی سەرچین لە دەستورەکە ئیلتیزامی پێوە نەکرا خەڵک بۆی هەیە کەوا ڕوبەڕووی دەسەڵاتەکە بێتەوە بۆی ناچاری بکە یاخود کۆتایی پێبێنێ دەسەڵاتیشتر دروستکە ئیتر ئەم بەڵام ئەمانە لەکوێ لە ناو خەڵکی کۆمەلگای وشیارە لە ناو میلەتی وشیارە بۆیە ئەگەر بێت و لەو کۆمەلگایانەی وەکو ئێمە دەستور ناتوانێت بە تەواوی جلەوی فەرمانڕەواکان ڕابگرێ بۆ نمونە تایبەتی لەو سەر و دۆخی ئێستادا ئێمە لە عێراق یەکەم دەستورمان کە ساڵی 1925 دەرچوو تاوەکو 58 کاری دەستورێک بوو ئیشیە کرد ئەم دەستورە لەلایەن هەموو خەڵکەوە ڕێزی لێژیرە لەلایەن حاکمەکانەوە ڕێزی لێژیرە بۆیە ئەبینین پێشێرکاریە یاسایەکان لەسەر دەستورەکە نەبووە ئەم دەستورەش لە ماوەی 35 ساڵ داوا بزەم دوو جارێک تعدیل کراوە نهاتوون هەر دوو ساڵێک و تعدیلی بکەن ئێستا تۆ سەیرەکەی مەسەن لە عێراق ئەمڕۆ قانونێک دەردەکەن بەیانی تعدیلی دەکەن ئەم دەستورەی ئێستایان ئەگەر بیانتوانی با پەرلەمان بیتوانی بە تا ئێستا تعدیلی تیا دەکرد بەڵام ناتوانێت لەبەرەوەی دەبێت 2000 بێتەوە بۆ لای خەڵک ئایا خەڵک دەنجی لەسەردا یان نا بۆ تعدیلکردنەکەی پێویستمان بە ڕاپرسی خەڵکە بۆیە ئاسان نییە تعدیلی دەستورەکە کەواتە زەمان بۆ جێبەجێکردنی دەستورەکە زەماناتی قانونیمان هەیە ئەوەی کە لە ناو دەستورەکە دیاری کراوە ئەو ئاریەتانە بۆ لێپرسینەوەی دەسەڵاتەکان لە یەکتر سنووردانانی دەسەڵاتەکان بۆ یەکتر بۆی زیادەڕەوی نەکەن بەرامبەر یەک و بەرامبەر خەڵکیش هەروەها ئەو ڕێو شوێنە سیاسیانەشمانەیە کە پێدەوتر ڕێو شوێنی واقعی گەرانتی واقعی سیاسی کە خۆی لەوە دەبێنێتەوە کاریگەری ڕای گشتی لەسەر دەسەڵات هەروەها هەڵگەڕانەوەی خەڵک بەرامبەر ئیستیبداد و توغیانی دەسەڵات کە
ڕێز لە دەستور ناکات. کاک دکتۆر پرسیارێکی دیکە ئایا ئەو بابن ئاین کەلتور فەرهەنگی کۆمەلگا چی کاریگەرێکی لەسەر نووسینەوەی دەستورەیە، چی کاریگەرێکی لەسەر دیاریکردنی ئەو فۆرمە هەیە کە دەستور پێدەنووسێتەوە؟ بەڵێ خۆی وەکو گوتم دەستور قانونە، قانونیش ڕنگدانەوەی ئەو کۆمەلگایە کە لی دادەندرێ لی پەیدا دەبێت. یعنی تۆ مەسەن ئێستا لێرە قانونێک هەندێک قانونمان هەیە لەوانەیە جیاواز بێ، ناتوانین ئێمە ئیش بۆ قانونانە بکەین لە وڵاتێکی وەکو سوید یا بەلچیکە، ئەوان قانونیان هەیە ناتوانین ئێمە لێرە ئەم قانونانە ئیشیان پێ بکەین. کەواتە عادات و تەقالیدەکەی کە لە کۆمەلگاکە هەیە، ئەو ئاینە کاریگەری ئاینەکە کە لە کۆمەلگا هەیە، ئەمانە هەمووی ڕنگدانەوەیان دەبێت بەسەر دانانی قانونەکان. دەستوریش بە هەمان شێوە، هەرچەندە دەستور قانونێکە کە دەسەڵاتە سیاسەکە ڕێگەخا لە وڵاتدا، ماف و ئازادیەکە ڕێگەخا، ناچێتە ناوردەکاریەکانی ڕێخستنی کۆمەلگا بۆ قانون بەجێدێ لە دوای خۆی کە لەبەر ڕۆشنایی دەستورەکە قانون دەربسێ. بەڵام کاتێک کە تۆ دەستوریش دادنەی، دەستوریش هەموو دەستورێک ڕنگدانەوەی کۆمەلگاکەی خۆی بێ دەبێت لە ڕووی ئاینەوە، لە ڕووی تەقالید و ئەوانەوە ڕێز لەوانە بگرێ، بڕیار لەسەر ڕێزگرتن لەو مەسەلانە بدا. جگە لەوەش هەر دەستورێک هەڵگری ئایدۆلۆژیایەکە، هەڵگری فکرێکە. بۆ نمونە ئێمە دەستوری ساڵی 1970 عراقی کە بێنین باز لە تەمجیدی فکری حیزبی بەعەز دەکا و شۆڕشی حەفدەی تەمووز و ئەمانە بەناو وانە. بەڵام کە دەی دەستوری 2004 قانونی ئیدارەی دەولە یا دەستوری 2005 دەخوێنێ و بە پێچەوانەوە، یعنی لە ڕووی فکر و ئایدۆلۆژیاوە زۆر جیاوازە لەگەڵ دەستوری ساڵی 70. لەبەرەوەی ئەمە دەوێت حیزبی بەعەز لە بن ڕیشە چێژ لە بنەوە ڕاکێشێ، با دژنی تایفە، دژی ئەو شتانێک کۆمەڵێک مەبادی ئیتیایە، حتا لە ڕووی ئەم هەڵگری مەسەن فکرێکی ئیشتراکی بوو بەلای ئیشتراکیدا بوو. ئەمە هەڵگری فکرێکەکەوە بازاری ئازاد و دنیای سەرمایه‌داری بێ. بۆیە هەموو دەستورێک هەڵگری ئایدۆلۆژیایەکە. بەڵام قسە زۆر لەسەرەوە کرێت کە دەستور ئایا چی ڕێک دەخات لایانی ڕێخستنی هەیە کە دەسەڵاتەکان ڕێکدەخا، ماف و ئازادیەکان ڕێکدەخا، وەلایەنێکی ئایدۆلۆژیشی هەیە، جانبی ئایدۆلۆژی. بەپێی ئەو ئایدۆلۆژیە دێ دەسەڵاتەکان ڕێکدەخا، بەپێی ئەم ئایدۆلۆژیتە دێ ماف و ئازادیەکان ڕێکدەخا. بەڵام تا ئێستا لە بواری یعنی زانستی دەستوریدا بەڕاستی هەوڵەکان تێژینەوەکان زۆر کەمن بەلای لێکۆڵینەوە لە فکری دەستوری، لە ئایدۆلۆژیەتی دەستوری، چکە هەموو دەستورێک وەکو وتمان هەڵگری فکرەیەکە، فکرەیەکی تایبەت بەخۆی هەیە. بەڵام لێکۆڵینەوەکان زیاتر قسە لەسەر ڕێخستنی دەسەڵاتەکانەکان، پەیوەندی دەسەڵاتەکان بە یەکترەوە، هەروەها قسە لەسەر ماف و ئازادیەکان دەکەن، علاقەی ماف و ئازادیەکان بە دەسەڵاتەکانەوە. بەڵام کەمترن ئەو تۆژینەوانە، یعنی دەکرێت بڵێ بە پەنجەی دەست دەژمێرن کە لەسەر لایانی فکری دەستورەکان دەکرێت. بۆ نمونە مەسەن تۆ دەستوری ئێرانی پێشی شۆڕشی ئێران ساڵی 1970 دەستورێک بوو کەەوە ینی دەستورێک بوو، دەستورێکی لیبرال بوو. بەڵام دەبینی دەستوری ئێرانی کە دواتر دەستوریاندانا شۆڕژێرە ئیسلامیەکانی ئێران دەستورێکیان داناوە کە زۆر جیاوازە فکرەکەی لەگەڵ دەستورەکەی پێشخۆی. دەستوری یەکێتی دەستورەکانی وڵاتە سۆسیالیستەکان جیاواز بوو لەگەڵ دەستوری ئەمریکا وانە. بۆیەش مەسەن سەرەتا لەو وڵاتانە ئەوروپایەکان ئەمریکا و فەرەنسا ئەوانە کە دەستور دانراوە فکرێکەکەی بە شێوەیەک بۆ دواتر کە دەوڵەت ئەوە نەماوە تەنیا خۆی بە دوور بگرێت لە ڕێخستنی ژیانی ئابووری و کۆمەڵایەتی کۆمەلگا، هاتووە گۆڕانکاریان لە دەستورەکانیش کردووە. بۆ نمونە مەسەن بۆ زۆر مەسەلە بۆ دابینکردنی پێداویستە کۆمەڵایەتیەکان، بۆ دابنکردنی پێداویستی ئابوووریەکان، ڕێخستنی ژیانی ئابووری هاتووە دەوڵەت تەدەخولی کردووە. ئەم تەدەخولە ڕەنجی داوەتەوە، هاتوون دەستورەکانیان تعدیل کردووە، هێناوێتە ناو دەستورەکانەوە. بۆیە هەموو دەستورێک هەڵگری فکرێکە، ئەم فکرە تایبەت بەخۆیەتی. بەڵێ کاک دکتۆر، نووسینەوەی بڵێن لە کاتی نووسینەوەی دەستوریان با بڵێن چۆن دەستور سەر پشت بە چەند سەرچاوە دەبێت؟ ئایا ئەو سەرچاوانە چن کە دەستور پشتیان پێ دەبەستێ بۆ نووسینەوە یان گەڵاڵەکردنی پرۆژە دەستور؟ معنی وەکوتم دەستور قانونی سوڵتەیە،
قانون ڕێخستنی دەسەڵات و ئاف و ئازادیەکانە. بۆیە ئەمە پێویستی بەوەیەکەوە فکری ناو دەستورەکە ئەو فکرەی کە نیزامە سیاسەکەی کە هەیە دەوڵەتێکی نوێیە یاخود نیزامە سیاسەکە لە ئەنجامی شۆڕشەوە هاتوۆتە و پەیدا بووە تازە هاتووە دێ مەسەرن بە شێوەیەک دەستورەکەدا دەڕێژێت کە لەگەڵ بیر و بۆچوونی ئەو سیستەمە سیاسیە بگونجێ نیە مەسەن بۆ نمونەیەمە لە عێراق یەکەم دەستورمان دەستورێکی پاشایەتی بوو سیستەمی حکومڕانی سیستەمی وڵاتەکە نیزامی دەوڵەتەکە پاشایەتی بوو بەڵام دواتر لە کە ئینقیلاب کرا لە ساڵی 50 نیزامی جمهوری ئەلان کرا دەستورەکە ئیتر دەبێ بێ نیزامەکە بگۆڕێت لە مەلەکی بۆ جمهوری بۆ کۆماری بۆیە هەموو دەستورێک کە دێن دایدێنین دەبێ ڕەچاوی ئەو خەتە گشتیانە بکەین کە سیستەمە سیاسەکە دەیەوێت لە دەستورەکە ڕنگ بداتەوە بۆ نمونە مەسەن لە دەستوری 1950 فەڕەنسی دەستورێکی پەرلەمانی بوو سەرەتا سەرۆک هەڵدەبژێردرا لەلایەن خەڵکەوە بە هاوبەشی لەگەڵ نوێنەرانی پەرلەمان نوێنەرانی خەڵک و ئەوانەی پەرلەمانیش بوون سەرۆکیان هەڵدەبژار هەستیان کرد بەم شێوەیە دیگۆل کە تازە لە جەنجی جوانی دووەم هاتبوو کەسایەتێکی دیار بوو دەیویست پێگەی سەرۆک بەهێزکە چونکە پێگەی سەرۆک لە فەرەنسا لەژێر سای دەستوری 1975 و دەستوری 1946 زەعیف کرابوو پێگەی دەسەڵاتی جێبەجێکردن هەرچی دیگۆل بوو دەویست لەژێر سای دەستوری 58 بە شێوەیەک پێگەی دەسەڵاتی تەنفیزی و سەرۆک بۆ هێز بێکەوە بتوانێت چی دەوێت بەڕێکا بۆیە زانی کە ئەم شێوازە بۆ هەڵبژاردننی سەرۆک لێر ناگەڕێکەوە وەکو پێویست ئەو پێگەیە بۆ خۆی دروستکە هات بیریەوە کردەوەکەوە لە خەڵک بپرسێ ئایا پێتان باشە سەرۆک ڕاستەخۆ هەڵبژێردرێ یاخود بەو شێوە کۆنە هەڵبژێرە لە بە هاوکاری نوێنەرانی خەڵک و پەرلەمان ئیتر زۆربەی خەڵک لەگەڵ ئەوە بووکەوە ڕاستەوخۆ هەڵبژێردرێ ئەم ڕاپرسیە کەوتە ناو دەستورەوە دەستورەکەیان هەموار کرد سیستەمەکەی گۆڕی لە سیستەمێکی پەرلەمانیەوە بۆ سیستەمێکی نیمچە پەرلەمانی یاخود سیستەمێکی تێکەڵ لە پەرلەمانی و سەرۆکایەتی بەڵام تۆ وڵاتانی تر بە هەمان شێوە دەبینی ئەمە کاریگەری ئەم سیستەمە ڕەنجی دایەوە لەسەر چەند وڵاتێکی عەرەبی بۆ نمونەوەکو تونس جەزائیر ئەمانە کە کاریگەری سیستەمی فەڕەنسایان لەسەر بوو دەستورەکانیان وەکو ئەمانیش کردیان بە سیستەمێکی تێکەڵاو لە پەرلەمانی و لە سەرۆکایەتی لە عێراقدا مەسەن ئێستا دوای ئەوەی کەوە لەژێر سایە ڕژێمی کۆماریەکان لە 58 تا 2003 کە هەمووی ڕژێمی ئەسکەرتاری بوو یەک کەس حکومی دەکرد دەسەڵاتی تەنفیسی زۆر بەهێز بوو کاردانەوەی ئەو وەزعا لە ناو دەستوری 2004 و دەستوری 2005 ڕەنجی دایەوە بە شێوەیە گویان لێکردکەوە هەموو دەسەڵاتەکان بۆ پەرلەمان بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران یعنی دەسەڵاتی نییە هەموو دەسەڵاتەکانی دەبێ پەرلەمان ڕەزامەندی لەسەر بێت یعنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناتوانێت یەک وەزیر لابە ئیقالە یاخود وەزیرێک دانێ بۆ خۆی دەبێت بچێ ڕەزامەندی پەرلەمانی لەسەر وەگرێت ئەگەر وەزیری خراپ بێت دەبێت بچێ ڕەزا ئەمە کاردانەوەی چیە کاردانەوەی ئەو بارودۆخە سیاسیە کە پێشتر هەبووە لە 35 ساڵی 58 تا 2003 لەسەر ویستیان ئێستا دەسەڵاتی نوێنەرانی خەڵک پەرلەمان بە شێوەیەک بێکەوە دەسەڵاتێکی تاکڕەوی لەلایەن سوڵتەی تەنفیزیەوە دروست نەبێت بۆیش بەو شێوەیان داڕشتووە کەواتە داڕشتنەوەی دەستور کاریگەری بارودۆخە سیاسیەکان هەروەها بۆ چوونی سیستەمە سیاسەت سازەکە ڕنگ دەداتەوە لەسەر نووسینەوەی دەستورەکە بەو شێوەی کە مەبەستیانە کاک دکتۆر دەکرێت ئێمە بڵین دەوڵەت هەبێ و دەستوری خاوەنی دەستور نەبێشتی وە هەیە لە دنیادا دەوڵەت هەبێ قوارە هەبێ دان ئەترافی پێکرابێت لە نەتۆیەکتوەکان نوێنەری هەبێ بەڵام لە ناو بۆ وڵاتەکەی خۆی دەستورێکی دیاریکراوی نەبێ دەبێت هەموو وڵاتێک دەستوری هەبێ بە تایبەتی لە دنیای ئەمڕۆدا چکە هەر لە شوێنێک دەسەڵات هەبێ پێویستی بەڕێخستنە السلطة تلازم المسؤولية لەکوێ دەسەڵات هەبوو ئەم دەسەڵاتە پێویستە لێپرسینەوەی لەسەر بێ دەسەڵات بەرامبەر لێپرسینەوە ئەمە چۆن ڕێک دەخرێ ئەمە بە قانون ڕێک دەخرێت ئەگەر بە دەستوریش نەبێ دەبێت تۆ بێبێ قانون ڕێکخی ئێستا هەموو وڵاتانی دنیا
خاوەنی دەستورن وەکو بەریتانیا دەستورەکەی نەنووسراوە بەڵام لێ کۆمنتی دەستوری هەیە کە هەندێک جەوا لایانی ژیانی سیاسی ئەو وڵاتی ڕێخستووە بەڵام شان بەشانی ئەوەی کە هەندێک وڵات دەستوریان هەیە زۆربەی وڵاتانی دنیا دەستوریان هەیە دەبین نمونەی ئیسرائیلم هێناوەکە دەستوری نییە بەڵام قانونی هەیە قانونەکانیان جیاوازە وەکو ئەو قانونانەی ئێمە نین ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا نەمانتوانیوە دەستوردا برین بە قانونی ئاسایی دەسەڵاتەکانمان ڕێخستووە تەشریعی تەنفیزی و قەزای ڕێکمان خستووە بەڵام قانونی پەرلەمانی کوردستان وەکو هەر قانونێکی ئاسایی تر دەتوانێت پەرلەمانی کوردستان تعدیلی بکە قانونی سەرۆکایەتی هەرێم بە هەمان شێوە بەڵام تۆ لە ئیسرائیل ئەمە لە 50 و لە 48ەوە ئەو وڵاتە دامەزراوە تا ئێستا هەتا لە کاتی شەڕەکانیش انتخابات دوانەخراوە دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات تەگەرەی نەکەوتۆتە پێشێ ئەمجا ئەم قانونانەی ئەوان قانونی ئەساسین جیاوازن لەگەڵ قانونەکانی تر بۆ هەموارکردنیان پێویستیان بە دەنجی زیاترە لەو دەنگانەی کە بۆ قانونە ئاسایەکانی تر بەکاردێ جگەلەوەش لەوێ ینی خەڵکە و شیارە ڕێز لە قانون دەگیرێ سەروەری قانون هەیە کەواتە ئەگەر ئەمە زیاتر لە 70 ساڵە ئەم وڵاتە دامەزراوە بەپێی ئەم قانونە ئاساییانە دەسەڵاتەکان ڕێکخراوە بەڵام لەبەر ئەوەی لەوێ قانون سەروەرە دەبینین هیچ کێشەیەک نییە دەسەڵاتەکان ڕێز لە یەک دەگرن ڕێز لە مافی خەڵک دەگرن بە پێچەوانەی وڵاتەکانی دەوروبەر کە تۆ دەبینی دەستوری هەیە بەڵام هەم دەسەڵاتەکان زیادەڕەوی دەکەن بەسەر یەکتر زیادەڕەویش دەکەن بەسەر ماف و ئازادیەکانی خەڵکدا کەواتە ئێمە لە هەر شوێنێک دەسەڵات هەبێ هەر دەوڵەتێک هەبێ یاخود هەرێمێکی فیدرالی هەبێ لەبەرەوەی سوڵتەی هەیە هەرێمە فیدرالیەکان وەکو هەرێمی کوردستان یاخود هەرێمەکانی ئەمریکا یا هەرێمەکانی ئەڵمانیا هەموو ئەم هەرێمانە دەستوری وڵاتە فیدرالیەکە ڕێگەی پێداون کە دەستوری خۆیانە بێ بۆچی بۆ ڕێخستنی ئەو دەسەڵاتەی کە تەوزیع کراوە لە بنێوان ناوەند و هەرێمەکاندا کاک دکتۆر دەکرێت ئێمە خاوەنی سوڵتە و دامەزاوە یاسایی و دەستوریەکان بین و بەڵام دەستورمان نەبێ بۆ منە هەرێمی کوردستان وەکو نمونە بابینەوە ئەمە هەڵەیەکە کە لە هەرێمی کوردستان بەڕاستی تا ئێستا بەداخەوە کە هەوڵ نەدراوە دەستورێکدا بدرێت لە ساڵی 92 کە هەڵبژاردن کراوە بۆ پەرلەمانی کوردستان دەبوایە ئێمە دەستورێکمان هەبێ کە قانونی باڵای هەرێمەکە دەبوو بۆ ڕێخستنی ژیانی ناوەوەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە هەروەها بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بە ناوەندەوە بە دەوڵەتی فیدرالیەوە ئێمە ئەوەمان نەکردووە پێش دەرچوون و نووسینەوەی دەستوری عراقی 2005 هەروەها دوای ئەوەش کە ئەو دەستورە لە چەند مادەیەک بە دەق پێمان ئەڵێ بۆتان هەیە دەستورێک دابنین ئێمە نهاتوین لە 2005ەوە تا ئێستا کە ئەمە تقریبا 19 ساڵە دەستورێک دابنین بۆ هەرێمی کوردستان وتم مادام ئەم دەسەڵاتە هەیە لێرە حکمی خەڵک دەگا پێویستە ئەم دەسەڵاتە بە دەستور ڕێک بخرێ کە بە دەستور ڕێکخرا ئەو وەختە دەستورەکە حتمان دەبێت جامد دەبێ ڕێو شوێنی هەموارکردنی ئاسان نابێوەکو ئەو ڕێو شوێنی هەموارکردنی ئەو قانونە ئاسایانەی کە لە پەرلەمان هەموار دەکرێن بە ئاسایی ئەمە جیاوازە لێرەدا تۆ کە دەستورەکە دانرا پەرلەمانی کوردستان یا دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان ناتوانێت بە ئاسانی بێ هەمواری تێدا بکە بەڵام تۆ بێنە قانونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تا ئێستا نزیکەی 7,000 تعدیل کراوە چەند جارێک تعدیل کراوە قانونی ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە تعدیلاتی مەزاجی قانونی سەرۆکایەتی هەرێم چەند جارێک تعدیل کراوە چەند جارێک تەزمیت کراوە لەبەر ئەوەی لە ئیرادەی دەسەڵاتی یاسادانانە بە ئارەزی خۆی کەی بێوێ دەسەڵاتی یاسادانانیش ڕنگدانەوەی ئەو دەسەڵاتە سیاسەکەیە کەی بێوێ دێ قانونەکان تعدیل دەکا بەڵام ئەگەر دەستور بێ بەو ئاسانیە ناتوانێت بێت تعدیلیکە کاتێکی سەرپێچی دەستورەکە بکە سەرپێچیەکە زەقترە ڕنگدانەوەی زیاتر و کاریگەری کاردانەوەی زیاتریشی لەسەر دروست دەبێت بۆیە پێویستە ئێمە لە هەرێمی کوردستان خەم لەوە بخۆین مادام دەسەڵاتی سیاسین مادام هەرێمێکی فیدرالین هەر هیچ نەبێ بۆ ڕێخستنی پەیوەندیەکانمان لەگەڵ دنیای دەرەوە بە تایبەتی لەگەڵ ناوەند لەسەر ئەساسی ئەو دەستورە بێ نەک لەسەر ئەساسی ئەو گفتوگویانەی کە دەکرێت لە نێوان وەفدی هەرێم و وەفدی حکوومەتی عراقی نەخێر ئێمە دەبێت دەستورێکمانە بێت کە دەستورەکە
ئەم بابەتانەی هەموو یەکلا کردبێتەوە ئەوەی کە حەقی ئێمەیە ئەوەی کە حەقی ئێمەش نییە ناتوانین تێ نزیک بینەوە بۆ بەغدای بەجێ دێرین ئەو وەختە کێشە و گرفتەکان لە بینی ئێرەش و بەغداش کەمتر دەبێت چکە دەستورەکەی تۆش دواتر دەبێت بەغدا پێرازی بێ یعنی دەوڵەتە فیدراالەکە پێرازی بێ ئەگەر پێرازی نەبێ ئەگەر شتێکی تیا بێ پێچەوانەی دەستوری ناوەند بێ بێگومان ئەو وەختە لەلایەن دادگای فیدراالیەوە بڕیار لەسەر ئەو بەندانە دەدرێت کە نادەستورین پێچەوانەی دەستوری عراقی فیدراال ئەین بەڕای بەڕێزت ئەگەر هەرێمی کوردستان خاوەنی دەستور بە دۆخی با بڵین سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و پێگەی نێودەوڵەتی لە ئێستا باشتر دەبوو من ناڵم باشتر دەبوو بەڵام لانی کەم سەرپێچی یاساییەکان سەرپێچی دەستورەکان کە دەکرا یعنی زەقتر بوو ڕنگ بوو لە بەرچاوی خەڵک ڕوونتر دیار دەبوو کاردانەوەی زیاتریشی لێ دەکەوتەوە بەڵام ئەوە نییە کە دەستور ببێ ئەو دەستورە عسایەکی سەحری بێ و هەموو بە شێوەیەک هەموو ماف و ئازادی بۆ خەڵک دەستەبەر بکە دەسەڵاتەکان جلەو بکە بە شێوەیەک تەجاوز نەکەنە سەر ماف و ئازادی خەڵکی تر لەبەرەوەی ئێمە نمونەی دەستوری عراقی 2005مان هەیە نمونەی دەستوری عراقی 2005مان تا ئێستا لە عێراق هەموو پێکاتە سیاسەکان بە شێوەیەکی دووفاقی تەعاملی لەگەڵ دەکەن لە زۆر شوێن پێشێل کاری بەرامبەر دەکەن لە زۆر شوێنیش پشت بەسن دەستنەوە ئەڵەوەڵا بپێی دەستور دەبێت ئاوە بێ ئاوی ئەو هۆکارانە چین ینی بڵێن ئەو فاکتەرانە چن ئایا فاکتەری دەرەکەیان فاکتەری ناوخۆیە تا ئێستا هەرێمی کوردستانەوە تەخاوەنی دەستور پەیوەندی بە چێوەیە بۆ دەسەڵاتی کوردی بۆ سیستەمە سیاسەکەی هەرێمی کوردستان تا ئێستا بیری لەوە نەکردێتەوە دەستورێک بنووسێ بیرشیان لێ کردبێتەوە ناتوانیوە قۆناغەکان ببڕون خاوەنی فاکتەری ناوخۆیە بێگومان لەبەرەوەی تۆ کەس ناتوانێت کەس ڕێگر نییە لەوەی کە تۆ دەستورت دەبێ وەکوتم دەستوری عراقی 2005 ڕێگەی بە تۆ داوە کە تۆ دەستور بنووسیەوە ڕێگەی بە تۆ داوە کە تۆ دەستورت دەبێ بەڵام فاکتەرە ناوخۆیەکان کێشە ناوخۆیەکان نێوان لایەنە سیاسەکان ڕێگەی نەداوە مەسەن ئەو پرۆژە دەستورانەی ئامادە دەکرێت بخرێنە ڕاپرسیەوە و ببێ بە دەستور بۆ هەرێمی کوردستان بۆ نمونە تۆ ئێستا هەرێمی ئەو هەرێمەی کە لە سووریا هەیە لە ڕۆژ ئاوای کوردستان لە سووریا باشە و ئیدارەی سربەخۆی هەیە ئەمان زۆر دوای ئێمە درەنگ دەستیان پێکرد کەسی ئەمە پێمان پێشستا دەستورێکیان داناوە بۆ هەرێمەکەی خۆیان دەستورێکیان داناوە بۆ ئەوێ ئەم دەستورە بە شێوەیەک دانراوە کە مافووی هەموو پێکاتەکانی دەسەڵاتی دیاری کردووە هەروەها پەیوەندی ئەم دەسەڵاتەشی دیاری کردووە بە ئەو حکوومەتەی کە دەیانەوێت دوو ڕۆژتر تەفاوزی لەگەڵ بکەن لە سەر ئاستی وڵاتی سووریاتە بەڵێ کاک دوتە وەکو شارەزایەکی دەستوری ناوەندە ئەکادیمیەکان خەڵکە شارەزاکانی وەکو بەڕێزت بۆچی ینی پرۆژەیە یان لەگەڵ دەسەڵاتات بڵێن گفتوگۆ جەدەل نەکراوە بۆی بتوانین هەرێمی کوردستان دەستورێک بنووسەوە بڵێن لانی کە متوانانی دەسەڵ ینی ئێمەش وەکو هەرێمی کوردستان وەکو باقی بڵێن دەوڵەتان و باڵین بەغا ئەوانێش خاوەنی دەستور بین و مافەکانمان دیاری کراوێ ئەنی بۆ ڕۆڵی ناوەندە ئەکادیمیەکان لە بواردەدا چی بووە ناوەندە ئەکادیمیەکان یعنی تایبەتی شارەزانی بواری دەستور نووسینەوەی دەستور لە دەست خەڵکدا نییە بەڵکو لە دەست ئەو نیزامە سیاسیە لە دەست ئەو سیستەمە سیاسەیە کە حکومی وڵاتەکە دەکات ئەممە بەستێتی ئەژینە لایەن ناوەندە ئاکادیمیەکان یاخود شارەزایانی دەستور ئەو وەختە کە داوایان لێکرێ ئەم کەس نییەکەوە ئامادەبوونی خۆی دەرنەبڕێ بۆ ئامادەکردی دەستورێک بۆ نمونە مەسەن ئێمە لە لیژنەیەکی دەستوری بووین ساڵی 2005 هاتین لەگەڵ چەند ئەندامێکی تری بەڕێزی پەرلەمان لە پەرلەمان بپێ ئەو کاروباری ئەو لیژنەیە پرۆژەیەکمان ئامادە کرد ئەم پرۆژەیە لە پەرلەمانیش دەنجی لەسەردرا بەڵام دوایی نەخرایە ڕاپرسیەوە لەبەر ناکۆچی دایانە سیاسەکان دوای ئەو لیژنەیە ئێمە لە 2015 چاردە لیژنەیەکی تر پێکات دیسان ئەنجە کارەکەی ئەوانیش بە ئەنجام نەگەیشت کەواتە ئەوەی کە نایە لێ دەستور بێ چێشمە کێشەکەی ناوخۆیە نێوان لایەنە سیاسەکانە نەک کەم و کوڕیان کەم تەرخەمی لایەنە ئەکادیمیەکان یاخود هۆکاری دەرەوە هۆکاری دەرەوە علاقەی پێدانێت لەبەرەوەی دەستوری عراقی 2005 بەس ئاشکرا ئەڵێ هەرێمی کوردستان بۆ یەکەوە دەستورێک دابنێ بۆ ڕێخستنی دەسەڵاتەکانی خۆی لەو هەرێمەدا لەژێر ڕۆشنایی دەستوری عراقی 2005 واتە تۆ بۆ تێ دەستورێک دانەی بەڵام دەستورەکە نابێ پێچەوانەی دەستوری عراقی بێ دەبێت ڕێز لەوە بگری ئەجینا
ئێمە لە 2005ەوە کە ئەو لیژنەیە دەست بەکاربووین دەکرا ئەم پرۆژەیە ئەگەر کەم غوڕێکی تیابەوە مەسەن جارێشتر تعدیل بکرابایەوە لەلایەن هەمان لیژنەوەیان لەلایەن لیژنەیەکی فراوانترەوە بۆ ئەوەی کەوا بخرا بە ڕاپرسیەوە ئەگەر بە ڕاپرسیش نەبا خۆ مەسەن نوێنەرانی خەڵک بژێرابا بۆی ئەو دەستورە دابنێن بەڵام ئەمە نەکرا لەبەر ئەوەی بەڕاستی ئیرادەی لایەنە سیاسەکان تا ئێستا لەوانەیە نەیانوەیە مەسەن بۆی بەو شێوەیە دەستیان کراوەترە کە بە قانونی ئاسایی بێ کەنوین ویستیان قانونەکانیش تعدیل دەکەن بۆ نمونە مەسەن پەرلەمانی کوردستان ماوەی بەسەرەچێ نان هەڵبژاردن بکەن تۆ لە حالەتی شەڕنی لە حالەتێکی تاڕێنی لە زرور حالەتێکنی کە ناچاربی کە نەتوانی هەڵبژاردن بکەیت دەی لە زیاتیەوەی هەڵبژاردن بکەیت ماوەی پەرلەمان درێژ دەکەیەوە کە ئەمە پێچەوانەی بنەما دەستوریەکانە کە سیستەمی سیاسی ڕێخستەوە لەبەرەوەی پەرلەمان کە دێ ماوەی 4 ساڵی بۆ دادرێ 3 ساڵی بۆ دادرێ بۆ ئەوەیەکەوە لەم ماوەیە پەیوەندی نێوان خەڵک و نوێنەرانی بمێنێ بەڵام کە تۆ هاتی لە 4 ساڵەوە کردە 5 ساڵ و کردە 6 ساڵ بە قانونێکە لە دەسەڵاتی خۆدای ئیتر ئەم پەیوەندیە بێهێز دەکەی ئەم پەیوەندیە نامێنێت لە نێوان خەڵک ئێستا مەسەن لە دەستوری برایانی ڕۆژاوا ماوەی نوێنەرایەتی 2 ساڵیان دیاری کردووە هەرچەندە 2 ساڵیش کەمە بەڕاستی ینی لانی کەم 3 ساڵ بێ 3 ساڵ تا 5 ساڵ معقولە لەو بینە هەڵبژێری بەڵام مەسا ئەمان 2 ساڵیان بۆچی بۆی پەیوەندیەکە زۆر بەهێز بێ ینی لە ماوەی 2 ساڵدا کابرا ئیشی خۆی بکە بزانن ئیسپاتی کا تا چەند دڵسۆزە و خەڵکیش ئاگادارە دوایی نوێنەری تر هەڵبژێرێتەوە بەڵام لای ئێمە ئەمە بەو شێوەیە ئیشوکارەکان دەڕوا نانەوێت دەستور هەبێ بۆی ئەگەر قانونی ئاسایی بێ دێن قانونی پەرلەمان تعدیل دەکەن قانونی سەرۆکایەتی هەرێم تعدیل دەکەن قانونی ئەنجومەنی وەزیرانی تعدیل دەکەن قانونی ئەنجومەنی وەزیران تعدیل کراوە جاری وە بۆ تعدیلێک کراوە بۆی من یا تۆ بتوانین ببین بە وەزیر تەمەنمان 30 ساڵ نەبووە 25 ساڵ نەبووە هاتوون تەمەنی وەزیران کردووە بە 20 ساڵ لە پێناو ئەوەیەوە شمولی کەسێکی دیاری کراو بکە بیکەن بە وەزیر ئەمە ئەگەر دەستور بێ لە دەستور وەکو دەستوری عراقی مەسەن کە مەرجە سەرەکیەکانی داناوە بۆ وەزیر و بۆ سەر کۆمار و بۆ پەرلەمانتار تۆ ناتوانانی هەموو ڕۆژ بێ ئەم مەرجانە دەستکاری بکەیت وەکو دو پرسیارەکەم لە دوو بڕگە پێکاتەوەی پێگەی دەستور بەرزترە لە پەرلەمانیان پەرلەمان بەرزترە لە باسی ئەوت کرد دەبێت دەستور بچێتە پەرلەمانەوە بڵین دەنگی لەسەر بدرێ ئایا هەرێمی کوردستان چی بکە بۆەوەی ینی ئامۆژگاری بەڕێزت با بڵین پێشنیاری بەڕێزت چیە بۆی هەرێمی کوردستان ئیتیبی لۆ بکاتەوە خاوەن دەستوری خۆی بێت نەخێر ئێمە دەستور ئەوەیە کەوا دەسەڵاتەکان ڕێک دەخات واتە بڕیار لە دروستکردنی دەسەڵاتەکان دەکات چۆن ئەم دەسەڵاتانە دروست دەکرێن هەر دەسەڵاتێک تایبەتمەندی و وەزیفەکانی چی ئەمانە دیاری دەکات کەواتە دەستور لە دەسەڵاتەکان گەورەترە دەستور پێی دەوترێت دەسەڵاتی دامەزرێنەر بەڵام دەسەڵاتەکان تەشریعی و تەنفیزی و قەزایی پێی دەوترێت دەسەڵاتی دامەزراو بۆیە دەستور بەرزترە لە پەرلەمان و لە دەستگاکانی تریش دانانی دەستوریش پێویستی بۆ یەکەوە لەلایەن خەڵکەوە دابدرێت چکە خەڵک خاوەنی دەسەڵاتە لە هەموو دەستورەکە دەڵێ الشعب مەصدر السلطات سەروەریەکە چێت خاوەنیەتی خەڵک خاوەنیەتی خەڵک دێ دەستور دادنێ وەکو خاوەنی دەسەڵاتەکە بەپێی ئەم دەستورە ئەڵێ پەرلەمان ئاوا دروست دەکرێت ئەوە دەسەڵاتەکانیەتی دەسەڵاتی جێبەجێکردن بەو شێوێ دەبێت کەواتە دەستور بەرزترە پێگەی لە هەموو قانونەکانی خوارخۆی لە موئەسساتەکانیش کە لە وڵاتەکە هەیە وەکو تەشریعی و تەنفیزی و قەزایی هەمووی دەبێ ملکەچی دەستور بێت دەستور لە سەروی هەمووانەوە ئێستا دەستوری عراقی لە سەروی هەرسێ دەسەڵاتەکەوەیە دەبێت هەمووی پابند بن بە محکەمەی ئیتحادیشەوە بە سەرۆکی کۆمارەوە بە پەرلەمانەوە دەبێت پابند بە ئەحکامەکانی دەستورەوە لەبەرەوەی لە سەروی هەموو دامەزراوەکانی وڵاتە لە سەروی هەموو قانونەکانی وڵاتیشە دوایە پەرلەمان دێ قانون دەردەکا ئەم قانونە دەبێت گونجاو بێ لەگەڵ دەستور ئەگەر پێچەوانەی دەستور بێ دادگای دەستوری دێ هەڵی دەوەشێنێتەوە بۆ نمونە لە محکەمەی فیدرالی چەندین قانون چەندین مادەی قانونی و قانون وتراوەکەوە ئەمە دەستوری نیە و هەڵوەشاوە بەڵێ ئەم بابەتە زۆر هەڵدەگرێت پێویستی بە چەندین بەرنامە و چەندین گفتوگۆ و جەدەل یان بابەتێکی ئەزگار فراوە نەفرە ڕەهەندە بەڵام ترماوەی بەرنامەکەشمان لێرەدە تا ئێرەیە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شۆرش حەسەن
مامۆستای یاسای دەستوری کە ئامادەی بەرنمەکەمان بووی ئازێتت کێشا ئەرکت کێشا زۆر سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێمە و هیلاکمان کردی. سپاس بۆ بەڕێزشت و بۆ بینەرانی خۆشەویستیش. بینەرانی بەڕێزی بەرنامەی هیزرین هاتینە کۆتایی بەرنمەکەمان تاتەوەرێکتر و بەرنمەیەکتر و باسێکی تر هەر شاد و بەختەوەری.